ئەم کاتتان باش بەڕێزان لاڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەم جارش کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز و سرنجڕاکێش لە خۆ دەگرێت. تا کۆتایی لەگەڵمان بن. هاوڵاتیەکی شاری سلێمانی ماوەیەکە خولیای مومیاکردنی ئەو باڵندە و گیانەوەرانەی هەیە کە گیان لە دەستدەدەن و ئەو بەڕێگای مومیاکردنەوە جوانیەکانیان دەگەڕێنێتەوە. ژنێکی کورد لە غوربەتە و لە تەمەنی 73 ساڵیدا دەست دەکات بە وێنەکێشان. ئەو دەڵێت هەرگیز تەمەن ڕێگر نییە لە بەردەم خولیا و خەونەکانی مرۆڤ بۆ گەیشتن بە ئامانجەکانی. گەنجێکی شاری هەڵەبجە بۆ برەودان بە کولتوری خوێندنەوە لە شارەکەیاندا کتێبخانەیەکی بچووک دروست دەکات و بە درەختی باغی گشتیەوە هەڵی دەواسێت. گەنجێکی شاری هەڵەبجە لە هەنگاوێکی خۆبەخشانەدا کتێبخانەیەکی بچووک دروست دەکات و بە درەختێکی باغی گشتی شارەکەیدا هەڵی دەواسێت. ئەو داواش لە گەنجانی دیکە و کتێبخوێنەکان دەکات کە کتێبە زیادەکانیان لەو کتێبخانە بچووکەدا بنێن بۆی کە هاوڵاتیەکی زۆر سوود لەو کتێبانە ببینێت. ئەوان هەروەها دەشڵێن کە ئامانجیان ئەوەیە کە کولتوری خوێندنەوە لە نێو شارەکان پەرە پێ بدەن هەرچەندە هەنگاوەکەشیان بچووک بێت بەڵام ئامانجی گەورەتری لە پشتە. طبعا بیرۆکەی ئەم کتێبخانە بچووکە لە ڕاستیە بیرۆکەی هاوڕێیەکمە بە ناوی کاک ڕێباز ئەحمەد لە وڵاتی نەرویج نیشتەجێیە. وەختێ بیرۆکەکەی بۆ باسکەم هەل لە نەرویجەوە پەیوەندیمان هەبوو تەلەفۆنی بۆ کردم وتی بیرۆکەیشی لەو جۆرەم هەیە. منیش بە تەواوی پشگیری بیرۆکەکەیم کرد و کە گەڕایەوە بۆ ئێرە لێرە پێکەوە توانیمان بیرۆکەکە بکەین بە مەشروع و مەشروعەکە جێبەجێ بکەین کە ئێستا لە بەرچاوە و ماوەی چەند مانگەکە سەردانکەرانی باخی گشتی و خوێنەرانی هەڵەبجە لێرە ئەتوان سود لە پرۆژەکە وەرگرن و کتێبی بۆ بێن و کتێبی لێبەرن و بە کورتیەکەی بەو جۆرە مامەڵە لەگەڵ پرۆژەکەی بکەن و سود لە پرۆژەکە وەربگرن. ڕاستە من خاوەنی ئەم پرۆژەیە نیم ئێستا، کاک ڕێباز خاوەنی ئەم پرۆژەیە نییە. ئەم پرۆژەیە ئەو کەسانە خاوەنینی کە دێن لێرە سوودی لێوەرەگرن، کتێبێک ئەبەن کتێبێک دائەنێن باشە لەناو باخی گشتیدا ئەنیشن کاتەکانیان بە خوێندنەوەی کتێب بەسەرە بن. لە ڕاستیە ئەوانە خاوەنی حەقیقی کتێبخانەکەن. ڕەنگە من لە دوای ئەوەی کە پرۆژەکەمان سەرپێخشتووە ئەمن ئەمە دوو هەمجارە بێمەوە ناو ئەم باخی گشتیە و ئەم ئێرە ببینمەوە جارێکی تر و دەست بخەمە ناو کتێبەکان و کتێبێک نوقسان بێ بۆ نمونە. بنمونە کتێبەکانی خۆمان من بەڕێوەبەری ناوەندێکم بە ناوی ناوەندی وێنا بۆ هزری ئەرێنی کە کارمان بڵاوکردنەوەی کتێبیشە لە ڕاستیەکێک لە کارەکانمان بڵاوکردنەوەی کتێبە. ئەمە دوو جارە ئێمە وەجبێک لە بڵاوکراوەکانی خۆمان ئەهێنین بۆ ئێرە کامەیەکێکە لە کتێبەکانمان کە وەرگێڕانی خۆمە باشە. ئەمە ئاماژەیەکە بۆچی بەوەی کە پێشتر ئەم کتێبانە دانراون لێرە خەڵکێک بردوێتی سوودی لێبینەوە احتیمال لە ماڵێک لە ماڵەکانی ڕوونا کردوێتەوە. وەختی من کتێبێکە بەم ماڵەوە هەرچەندە لە لاشم بمێنێتەوە خۆم ئەی خوێنمەوە ئەندامێکی خێزانەکەم ئەی خوێنێتەوە کەسێکی کە دێ سەردانی ماڵەکەمانەکە ئەی خوێنێتەوە کەواتە تۆ هەدەف چییە؟ هەدەف بڵاوکردنەوەی کتێبە، هەدەف بڵاوکردنەوەی نێوەڕۆکی کتێبە. ئەو شتانی کە لەناو کتێبە هەیە ئێمە پێویستمان پێێتی بۆ چارەسەرکردنی گرفتەکانمان بۆ پێشکەوتن لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر. لەبەرەوە ئەمانە هەمووی ئاماژەی باشن لە ڕاستیە، بەڵام ئێمە داوا ئەکەین لە هەموو خوێنەران ئەوانی کە کتێبیان هەیە لە ڕاستیە کە نایان خوێندەوەتەوە چ فترەیەکە یاخود خۆیان خوێندویانەتەوە و پێیان خۆشە خەڵکی تر سوودی لێ بینە با بیهێنە لەم کتێبخانە داینێ بۆی هەمووان بیبینن هەمووان سوودی لێ وەرگرن.
هاوڵاتێکی گوندی سێلکەی دەڤەری شێروانی مەزن ماوەی 20 ساڵە خەریکی کاری دەستیە بە کەرەستەی کۆن و سەرەتایی دارجگەرە دروست دەکات و نەخشیشی لەسەر دەکێشێت. ئەو هاوڵاتیە دەڵێ پیشەکە کۆنە، بەڵام ئەو هەر لە سەرەتاوە بە سیرکردنی دەستی خەڵک فێری ئەم پیشە بۆ ئێستا لی بەردەوامە. دەشڵێت کە بەرهەمەکانی بەدیاری بە خەڵک دەبەخشێت و هەندێک جاریش دەیفرۆشێت. از صالح خورشید یه ستوپی ما گنده ستوپی گنده ما یه دیر دست تقریبا 15 کیلومتر الشیرون یه دیره از سیلکن و کمگو سیلکی ولی از دورجگارو چیت کم دم برادر رو ولو هندکات فروشم دو دورجگارو اب دوره کبوته ها پاییزا هم برین حتی هاوینه هشید بن پاش هم سمین ده سمینو داینا برادر رو داینا نوسیارت خوب برادرت خوب دورجگارا انواع تای یه گیره تای یه حلویه تای وکی مثلا ونا بگیرنا گریت ونا زور لیت فرن هندک تای گریتون چکولتون دریجن هندک زور ما کیفوته هندک کیف یه حلویته دوره که بودش وقتی هم تینین حالا که من گویی و دوره امتین پاهیزی امتینین تلیم بود سالا پاشتر حتی هشید بن که هشید بون پاشد اسمین او دوره هندکی تای چکل سیگیره نه و سیگیره زور مرغوبن من عالم زور و کیفوته نه والله ها هو زفير من الديتي كو عالم سميت شوكي من داسو بيتي تسممه فير بولو تقريبا 20 سال پتره از وی شولت کم شولت دسته ولا تزبیه از چیت کم تزبیه دیکورات او ماسی من چکری او ماسیانه بو جونی بو سمیزه و کالو نه مولا ما کسی او شول نکید کرمجی نو دست لید داد با درجه او چیت کردن وکی من ولا تقریبا من جانتریش چیت کرد ایش فیر بوی
هاوڵاتێکی شاری سلێمانی ماوەیەکە خولیای بۆتە مۆمیاکردنی ئەو باڵندە و ئاژەڵانەی کە گیان لەدەست دەدەن. ئەو بە شێوازی جیاواز و دیزایانی سرنجڕاکێشەوە کارەکانی ئەنجام دەدات. دەشڵێت کە ئامانجی سەرەکی من ئەوەیە کە جوانێکی دووبارە بەوان ببەخشم و هەروەها بە شێوازێکی دیکە پێشکەشیان بکەمەوە. من شێرزاد عەبدوڵڵا دانوشتی شاری سلێمانیم. ماوەی 3 ساڵێ ئیشی ونەری مۆمیا ئەەکەم. سەرەتای بیرۆگەی کە بۆ ماولەدەرەی وڵات هەموو جۆرە باڵندەیەکی شێوی و ماڵیشم ئێنایە شاری سلێمانی کە زۆر کات ئەمانێنا لە بارەکە مردارە بوونەوە. کاتن زەرەدێکی مادیم زۆر پێ ئەگەی زۆر بەشیان گران بەها بوون یا لەگەڵ ئاوهەوای ئەم شاری ئێمە ناگونجان یا بە هەر جۆرە نەخۆشیەک بێ. تر من ئەو کاتەکە بیداد ئیشی ئەمەم ناکرد ئەبوو فرم بە ئیشیە مونەری مۆمیایە ئەبوو فرم بایە و ئیسفادێکی واشی بۆ من نەبوو. بەڵام هەسان بە بیرۆکەی ئیشی مۆمیا تاقیکردنەوەیەکی زۆرم لەسەر کرد. ساڵ و نیوە 2 ساڵێ بەس تاقیکردنەوەم لەسەر کردووە. سەرنجام گەیشتم بەوە کە لە تاقیکردنەوەکانە خۆشبەختانە گەیشتم بە ئاسێکی کۆتایی و ئێساش هەموو جۆرە باڵندەیەکم کە ێنم لە ڕووی مادی و زەرەدێکی وان پێناگا مۆمیایەنەکەم. زۆربەی شتەکان ئەگەری خۆشم نەبێ و خەڵک پەیوەندیم پێواکات هەیانەی باخچەی ئاژەڵانە و هەشیانە زۆری هەنێک کەسە کە پەیوەندیم پێواکات شتێکی تەیرێکی پەروەردە کردووە 12 ساڵەیە کەوێکە یا تەیرێکی تایبەتەیە کەروێشێکە و زۆری خۆشەوە یادەوەریەکی زۆری هەیە لەگەڵیا و پەیوەندیم پێواگار حەزەکاوەکو یادەوەریەک لە ماڵەکەیان بمێنێ ئەیەنن بۆ منیش بۆیان مۆمیا ئەەکەم و ئەیبەنەوە بۆ شوێنی خۆیان. هەتا شتەکە گەورە بێ مەجای ئیشی دەستی تیاابێ زۆر خۆشترە بۆ من بەڵام بچووەکان زیاتر ئاشترن و چووکە مەجای دەستیان زۆر ئەسەمەوێ بە وردی زۆر ئیشیان تیا بکەیت و هەر باڵندەیەکی کە ئیشی تیاکەی هەرە بچووەکەیان ڕۆژێ بۆ 2 ڕۆژە خەیانێ. سەرەتا من کەڵە شێویش یاواکە بۆ مێنن و بە کەوڵکردنی بە ڕۆژێ کەوڵکردنەکە یەکەم بەڵام وەکو تری مۆمیاکەی 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژەکەیانێ بە شێوەیەکی سروشتی جوان بیکەم و هەم دیزاینەکەشی ئەم بۆ خۆم دایانێم دارەکانیشی هەمووی سروشتیە و هیچ بۆ یاخێکی تیا بەکار نایەنم. سەرەتا ئەمانە کە بۆ میان هەنێک چانتیایدی تۆزێ بۆنی کردو بۆ من زۆر ناخۆشە ئیشکردن لەسەری بەڵام وە ئیلاجی تایبەت بە خۆی مەیە کە بتوانم ئیشی لەسەر بکەم و شێوە بۆ شێوەکانیشیان فەرقەکە ئەمانە هەر یەکە و دیزاینەکە زۆربیان ئەگەر بە دیزایانی خۆم داینم ئەوەی شارەزابمتیا دایانەوەشیان نەتوانم ڕێگا لە یوتیوبەوە بینم و شێوەی وەسانەکانیان ئەمانە چەقەڵن و ئەمەشیان ڕێویە ئەمانەش بەعزێکیان چێوین هەتا بتوانم بە ستایلێک دایانم کە سروشتی بێ. ئیشی ونەری مۆمیاکە یکەم بۆ بژێوی ژیانی خۆم بەکارێنم و ونەرێکە دەستم پێکردووە و ئیشەڵا ڕۆژ بە ڕۆژ پەرەی پێم لە 2 ڕۆژە بتوانم شوێنێک بکەمەوە تایبەت بۆ لە هەموو وڵاتەکە بوونی هەیە و وەک مەتحەفێک یا چوونە ژوورەوەیەک لاگەر بتوانن شوێنەکە بێ پژگیری بکەن.
سەرڕای هەبوونی هەموو جۆرە جلوبەرگێکی سەردەمیانە بەڵام هێشتا کەسانێک لە شاری مووسڵ هەن کە و چاکەتانە لەبەر دەکەن کە لە فەڕووی ئاژەڵان لە ناوچەکەی خۆیان دروست دەکرێت. ئەوان دەڵێن کەم پیشە کۆنە و لە باب و واپیرانیانەوە بۆیان ماوەتەوە وەکو سەرچاوێکی داهاتیش سەیری دەکەن. فەڕوو چەند شێوە و ڕەنگێکی جیاوازی هەیە و زۆربەی ئەو فەروانەش پیاوانی بەتەمەن و شوانەکان بۆ خۆپاراستن لە سەرمای زستان لەبەری دەکەن. صار على قد اللي طعيتكموه انا بالضبط قص منه كمس مهنة الفراوي شغلة قديمة وعريقة. پیشەی فەروەکان پیشەیەکی زۆر کۆنا لە دەر زەمانەوە هەیە. هەر لە سەرەتای دروستبوونی ژیانەوە ئەو پیشەیە هەیە. بەرهەمە گیاییەکان ڕۆڵێکی گرنگیان هەبووە لەو پیشەیە. بقشر الرمان والعفص ومواد دباغية نباتية. هاي انت من تكمل هوني لازم تجي عندي. هي مهنة متعبة طبعا. ومهنة تختلف عن لە ڕاستیدا پیشەیەکی زۆر سەختە جیاوازیشە لەگەڵ پیشەکانی تر وەک بەرگدرووی چونکە ئەوان پارچە قماشەکە دەهێنن ئەو شێوازەی کە دەیانەوێت بەڵام کاری ئێمە بەو شێوەیە پێستەکە پارچەی گەورە بچووکی هەیە بەیەکی ئەنووسێنین و شێوازێکی لێ دەردەهێنین کە پێویستمانە 135 125 حسب ما احنا مطلوب من عندنا. حسن تلخص معانا. هاي الفروة بتاعها محمد. هاي فروة مراعي درجة أولى خفيفة. عروس. هذا عايشين. ده طلع لي فوق عملية. هذه فروة ونحن توارثناها عن آباء. پیشەی فەروەکان ئێمە لە باب و باپیرانەوە بمان ماوەتەوە. بۆ نمونە ئێستا ئەو فەروە کە لەسەر شانمە دەبینن زۆر دەمێک کە ئێمە بەکاری دەهێنین. جگە لەوەش ئەوە سەرچاوی پەیداکردنی بژێوی ژیانمانە فەروەکان چەندین زۆریان هەیە. والهرفي والقوزي والقرغ. هەرگیز تەمەن نابێتە ڕێگەر لە بەردەم حەزوارە زۆکانی مرۆڤ هەر بۆیە ژنێکی کورد بە ناوی فایزە عارف لە ئەوروپا بەهۆی دووری لە وڵات و غوربەت و هەروەها خەمەکانی خۆیەوە لە تەمەنی 73 ساڵیدا دەستی بۆ فڵچە و ڕنگ بردووە. ئەو ئێستا وێنەی جوان و جیاواز دەکێشێتەوە زۆربەی تابلۆکانی ئەم ژنەش گوڵن و بە شێوازێکی زۆر جیاواز و سرنجڕاکێشیش تابلۆکانی خۆی دەنەخشێنێت ئێستاش پێشانگایکی تایبەت بەخۆی کردوتەوە. ناوم فایزە عارف کەریمە لە گەڕێکی شێخان لەدایک بووم دانیشتووی شاری سلێمانیم 7 ساڵ هاتووم بۆ ئەڵەمانیا ئینجا دەستم کرد بە ڕەسمکردن لە 3 ساڵە دەستم کرد بە ڕەسمکردن یەکەم جار خۆم تاقی کردەوانێ بە وەکو ئەم نەوعانە کچ و مناڵ و ژن و ئەویتر ئەنواعی پیا و جلی کوردی و هەموو شتێ اینجا ئەم تابلۆم یەکەم جار بوو ئەمە بۆ یەکەم جار بوو. هەر یەکێ لەو ڕەنگانە جوانەکانی
شاخ و داخ و ئینسانەکانە هەر لە هەر شوێنێ بێ وەکو ئەو ڕەنگانە کە ڕەنگاو ڕەنگ یەکەم وایەتە بەر چاوم وایەتە بەر دڵم کەەوە ئەوەنە جوانن 50 تابلۆی کەشم هەیە هینێکی عەدەدێکی زۆر پێشانگای تایبەتیم کردوێتەوە گوڵە جوانەکانی نیشتیمان لە تاڕاوگە هیوادارم هونەرەکەم بمێنێتەوە بۆنەوەی داهاتوو کوردستان ئازاد بێت وەکو ئەو ڕەنگە جوانانە کە یەکە ئێکە تێکەڵم کردووە لەسەر تابلۆکان هەمویان یەک بگرن بە جوانی بەخۆشی چونکی کوردستان بەو وەکو ئەو ڕەنگانە سەرەکەوێت کورد ئازاد بێت و مافی خۆی بگاتە دەستی خۆی. بنەماڵەیەکی خەڵکی شیلاتزێ زیاتر لە 6 ساڵە خەریکی پیشەی ئاسنگرین و نازناوی بنەماڵەکەش بە حەداد دەرچووە لەبەرەوەی کە تێکڕای ئەندامانی بنەماڵەکە بە پیشەی ئاسنگریەوە خەریکن. ئەوان ئەو پیشەیان لەسەر شێوازی کۆن ئەنجام دەدەن و زۆربەی و کەرستانش کە دروستی دەکەن کەرەستەی کشت و کاڵین وەکو بیوەر و داس. از محمد حسن علی 9 yaşıyla dizi ama bu filme ders peşoleki vakti hangi bu filme vakti hangi ser gundo cevap şola ha bu hatta ve göbem hoca o şeyla dizi 9 yaşıyla dizi şol ye zor bu hangi sol bu sole şol ye zor bu bu gundet alemi gerti bun am çuna sa o şole bemenad bu pişingi ve göbe 9 yaşıyla dizi ve göbe gund alem neşip çita gundet xu شل سال بو سال یکیم بید سال حدادیه یکیمی بس با الحمدلله خودم من گوزه برای من فایستال گوزه کارینا نجحن نینا سقا اگر نیجانا هفتی گوه نیجانا درسته بس سقا نجحن نینا دلوه داد لای دو سقا گیر لای نو گیر نجحن نتینا بس برای گلکو نجحن رجی درجه ای که بوستقو یادیجی الحمدلله بگوه شول بگوه که دوستکو دوی چکم آن بوکه که چکم حتی ایواری ها بگوه مل بگوه دوستکی زده چی نکیه اگر یه دوست از دم 20,000 از این ممنونم دینی که ما صور وقتی بوبه ما وقتی حتی 2000 جی ما رجیستر اوان گنده تای زیبایا بس بگوه نه هلم چیم سوجین بگوه چم من قومه ها کوگه که رجیب سوجی می شکایت میکرد بگوه دی منع کن دی نو بیتب سوجی ولی چینا مولا اگه فایده کبید آن خوب بینی فروشید میتونه 10 مسجد کرین فایده 10,000 11,000 ودی یک ام زحمت خو حساب کن زحمت خو هم حساب کن من هم دو پولینم بگو زحمت خو حساب کن هم خسارین اما ببی بگو دینا 25,000 گله ببی چون دیگه بیت حتی 30,000 همت فروشین دوست دیستا حواسا دوست برنج درجه یک بیت هم حتی 13 هم نشی فروشین ودی دهو که پیال
وجدیان و هیوانی حداد بگوی علم هم شله لا نم شله حداد یا بس بعد تاریخ بو ما هم نشیم پلین امیر بالا حداد تینا نیستم بگوی که عدید تینا دام هول دوی که تینا دام بگوی اولی که امیر جمعه که تینا خل حولی دوستا که برای حولی تینا الوری من استخوتی علم شله ما روزیه بگوی با بو ما با پیر ما مولا حداد نیاست شله ما بعد خود دوست همه چیت کن بگوی پلاگر که تنویری همه بگوی چیت کن دین نفسه هزارا هشت با هشت به و حتی یکی زبستانه شله چیته چون بهیز عالم خود چیته شله ها بینه کناشته شله بس به اصلا بگوی خلک ترکوش میشه تتویری خلک ترکو بگویش اورماش گورش وانه جلمیگی همی هچه تتویری نو او بو ما بو پیر ما خومیاش دم مد بنویری لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیەکی تر هەر شاد و بەختەوەر بن.